ئەو کاتت باش ئەو کاتت باشتر بە قوربان ئەمن مێردی نەرمین خانی ما کام نەرمین خان کاک ئەمن نەرمین خان ئەوەی کاک فەلاح نامە کردیلۆ نادێ بە تەمایە خانیەک بەناوکە وازەوە تو شاگەداری بەس پێم برێ ئۆفیستان لە چێە بێم باش کاکە وەرە لای بازاری ئۆفیسەکان لای باتەی زۆر باشە کاکە لە وەختی خۆی دێن خواحافیز بەڕاستی چیرۆکێکی زۆر تراژی دیات هەبووە ئەی دوایەوە چی بوو نەرمین خان چی ڕوویدا ژیانم بەرەو خراپترە ڕۆیشت ئەی خانووەکە چی لات وەرت گرت نەخێر ڕۆژێکیان ئیبراهیم هاتەوە ماڵێ و فەرتەنەکی دروست کرد نەرمین وەرە بابا وەرە ژنەکەم عاقڵ بە وەرە دانیشە ئەوە چوم تەلەفۆنم کرد لەگەڵ محەمێدی گوتی بەبێ ژنەکەت هیچمان پێ ناکرێت ئەو جاهەتە زۆر باوەڕە پیاوەکە من چەند جار بتومت من ئەو خانوویەم ناوێ چێ تۆ بەڕاستە چێ بەخت لە دەرکەمانیدا لۆ پێ لە بەختی خۆت دەنێ هەستە با بڕۆین هەستا نامهێنە بەناو من بکرێنە و خانوێشم چێ هەستە با بڕۆین هەستە لۆ بە کەیفی خۆتە بڕۆ پێشکەوە نایە لەلا دەی پێشکە دەی لەلا بڕۆ دەی کاک سیروان ئەوە نەرمینی خێزانمان ڕازیە خانیەکەی بەناو بکرێ ئێ باشە نەرمین خان بەڵێ ئەتو ڕازی ئەو خانت بەناو بکرێت بەڵێ ڕازی هەی ئافرین نەرمین ئافرین نەمگۆ ڕازیە بەڵام دەتوانم کاغەز و قەڵەمێک وەرگرم وەرە فەرموو بیری بیری سلام من نەرمین دەم هەوێ ئەم مڵکە بکرێتە قوتابخانەیەک یەکێک لە گوندەکانی کە پێویستیان بە قوتابخانەیە نەرمینە تو لەوە دەکەی کچە لۆ شەق لە بەختی خۆت دەدەی لۆ لێ ناگەرە و خانێ بەناو بکرێ ئەوە ژیانەمە تێداینا کاکە هەناوی بە قوربان ناوی سەبر ناشم هەوێ لە لای هیچ کەسێک باز بکرێت کە من ئەو مڵکەم بەخشیوە بە قوتابخانەیە شتیوانیە هەستا بڕێن هەستا ئەمە لە دوای دێنەوە هەستا پێشکۆ ڕازی نیمە بە قوربان ئەو هەناوی جان بڕۆ پێشکۆ بڕۆ دەی پێشکۆ دەی